چییە خوێنی؟ ڕاپەڕە چەندە؟ بەیانیتان باش منداڵەکان. دەزانن ڕۆژی ڕۆژێکە؟ میرە؟ دەستخۆش زمان قەڵای پاراستنی ناسنامەیە. زمانی دایک تەنها ئامڕاستی ئاخاوتن نییە، بەڵکو ئەو نیشتیمانەیە کە هەمیشە لەگەڵمانە. مناڵەکان ئێستا کێ دەتوانێت چەند کلوتەمان بۆ بڵێ؟ میرە؟ کاتێ بە زمانی دایک دەخوێنین دڵ و ڕێزمان پێکەوە گەشە دەکات. پاراستنی زمانی دایک پاراستنی شکۆینەتەوەیە. بە زمانی دایک بیر دەکەم و بە زمانی دایک خۆم دەبینم. زمانی من نازنامەی منە. پێپوری زمانی دایک یەکەم هەنگاوی خۆشەویستی نیشتیمان. دەستان خۆش بێ تا ئەو کاتی بە زمانی دایک دەدوێن مێژوو کلتوری ئێمە بە زیندوی دەمێنێتەوە. کوردم کورد زمانم خۆشم دەوێ کوردستان کوردی زمانی باپیرانم مایەی سەربەرزی ژیانم کوردستانم یەک پارچەیە گیانم فیدای ئەم خاکەیە زمانی کوردی شیرینە فەرهەنگی وشەی بینە وشەی بڕواتە و جوانە ڕێ زمانی ڕێک و ڕەوایە بۆ پێ بژم پێ ناسەمە لەیلا نادەم تا من هەمە زازاکم هون بەرینانی لەگەڵ هەورامی